بسم الله الرحمن الرحيم. سپاسان دەکەین لەوە پێچاو پێکەوتنە. بەنسبەت نەخۆشی کوڕەکەم نزیکەی ساڵێکە زیاترە زگی دەیێشا. زۆر هاچی دکتۆرمان کرد. هەبوو دەیگوت مەسەڵەن ڕێی خەڵۆک شتی، هەبوو دەیگوت مەسەلەن مەعیدەیتی، دوایە بۆمان دەرچوو دکتۆر دلێر گوتی ئەوە زەرداویتی. نازۆرمان بۆ کردبوو بۆ ڕێی خەڵۆکی، هەر ئیستفادەمان نەکرد. بەس الحەمدوللیلاوە دوونی قراڵی عەمەلیاتماندا دکتۆر دلێر دەستی خۆشبی سوپاسی دەکەین. بەسەرکەوتووی عەمەلیاتەکەی لۆ جێبەجێ کردو. ئێستا ژانەکەی نەماوە. لە هەولێری هاتووینەوە پێش ئەوەی کچەکەشم نەشرەگەری کرای هەلێرە لە 17 ڕەمەزان. تەجروبەمان لەسەر ئەو خەستەخانەی هەیە و سوپاس دکتۆر دلێری دەکەین و لۆ ستافەکەش و لۆ خێرخوازانش. هیوادارین بەردەوام بی ئینشاءڵڵا. زۆر لێ ڕازینە، دەستیان خۆشبی، سەردانمان دەکەن و باوک خاوێنن، زۆر ئاگادارین، یعنی لە نزیکەوە زۆر متابعەی نەخۆش دەکەن. زۆر لێ ڕازین، دەستی خۆشبی. ئەوە دووەم نەشتەرگەری ئەمە لێرە بکەین. لە 17 ڕەمەزان کچەکەم نەشتەرگەرێکمان کرد لە بۆ حالوبەکەی، دیارە یعنی داشکانش بەرچاو بە ڕەمەزان، لە مانجی ڕەمەزان. و ئێستا شەروە لە بارودۆخی کوڕەکەمی پرسی و ئاشناییشمان هەیە لەگەڵ مامۆستا، یعنی لەگەڵ دکتۆر دلێری. دەستی خۆشبی سوپاسی دەکەین. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.